ئێرە ڕادیۆی دەنگیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگیگەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 22 ئابی 2025تان پێشکەش دەکەین کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. لە 20 تەموزی ساڵی 2023ەوە لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخمور لە پێناوازادی جەستەیی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالاکی ئێشکگیری ئەنجام دەدرێت و 764 ڕۆژیشە بەردەوامە. شەوی ڕابردوو گروپی 149 دەستیان با چالاکی ئێشکگیری کرد. مەراسمی گۆڕینی ئێشکگیری لە گروپی 148ەوە بۆ گروپی 149 لە بارگای کۆمیتەی خانەوادەی شەهیدانی مەخمور بە خولەکێک ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی تەفگەری ئازادی ئەنجامدرا. چالاکیەکە باوتنەوەی دروشم بەردەوام بوو. گروپی 149 پاشان ئێشکگریەکەیان دەست پێ کرد. هەر لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخمور با پێشنگایەتی ئەنجومەنی عەشتار ژنانی کەمپەکە با بەیاننامەیەک ئیدانی بڕیارەکانی لە سێدارەدانی ڕژێمی ئێران بۆ شەریفە محەممەدی بەخشان عەزیزی و وریشان مرادیان کرد. بەیاننامەکە باخولەکێک بێدەنگی لە بەردەم ناوەندی ئەنجومەنی عەشتار دەستی پێکرد و ڕاگەیاندراوێکیش لەلایەن ئەندامی ئەنجومەنی عەشتار خوربەت ئیشلەک خوێندرایەوە کە تیایدا ڕایانگەیان وەک ژنانی کەمپی شەید ڕۆستەم جوودی مەخمور نەک تەنیا ئیدانی ڕژێمی ئێران بەڵکو ئیدانی هەموو ئەو دەوڵەتانەی کە بانگەشەی پاراستنی مافی ژنان و ناسنامەی ژن دەکەن بەڵام لە بنەڕەتدا لەژێر ناوی شەرەف خۆشەویستی ڕۆژانە دەیان ژن دەکوژرێن دەکەین. هەروەها ڕێشنگیان داوە لە ڕایگشتی دەوڵەتان و کەسانی دیموکراسی خواز و ڕێکخراوەکانی مافی ژنان دەکەین کە ڕۆڵ و بەرپرسیایەتی خۆیان لە ستۆ بگرن و دەستبەجێ ڕێگری لە کوشتنی ژنان بکەن. ئەنجومەنی کۆنگرەی ستاری کەمپی سەریکانی لا شاری حەسەکە گربوونەوەیکیان ئەنجامدا بەخواستی ئازادی جەستەیی ڕێبەر و ئۆجەلان. ڕاگەیاندراوێکیشیان خوێندەوە کە ڕاگەیاندراوەکە بە ئامادەبوونی ئەندامانی کۆنگرەی ستار لەلایەن بەڕێوەبەری کۆنگرەی ستاری کەمپەکە زەینەب حەمەوە خوێندرایەوە. لە ڕاگەیاندراوەکەی کۆنگرەی ستاردا سەرنجخرایە سەر گۆشەگیری چەندین ساڵەی سەر ڕێبەر ئۆجەلان لە زیندانی ئیمراڵی و ژنان جەختیان لە بەرفراوانکردنی تێکۆشان کردەوە بۆ شکاندنی گۆشەگیری ئیمراڵی و بەسوگەرکردنی ئازادی جەستەیی ڕێبەر ئۆجەلان. هەر لە ڕاگەیاندراوەکەدا جەخت لە خۆڕێکخستنی ژنان لەسەر فکر و فەلسەفەی ڕێبەر ئۆجەلان کرایەوە و ئاماژیان بۆش کرد کە ئازادی جەستەیی ڕێبەر ئۆجەلان کلیلی چارەسەری کۆی پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوینە. محەممەد موتا ئەلحیسانی شەڕڤانی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا کە لە 19 ئابدا لە کاتی ئەرکەکەیدا شەهید بوو با ڕێوڕسمێکی جەماوری لە گۆڕستانی شەهیدانی باکووری شاری ڕەقە بە خاک سپێردرا. لە مەراسمەکەیدا سەدان کەس لا دانیشتوانی کانتۆنی ڕەقە و ئەندامانی دامەزراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئەنجومەنە سەربازی و لایەنە سیاسیەکان بەشداریان کرد. یەتاب ئەلدێف ئەندامی ئەنجومەنی بنەماڵەی شەهیدانی ڕەقە ڕایگەیان شێخ محەممەد شەهید محەممەد ئەلحیسانی یەکێکە لەو قارەمانانەی کە لەو بڕوایەدا بوو کە وڵات بە بێبەهای گران ناپارێزرێت و بەبێ باوەڕی و پێداگری کەرامەتی مرۆڤ بەدی نایەت. هەروەوتیشی بەڵێن دەدەین هەتا کۆتایی خاوەنداری لە شەهیدەکانمان بکەین. لە فەرماندەکانی قەسەدەش حەلیم عەبدی ڕێگەیان کە شەهیدانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەرگریان لە خاکەکەیان کردووە و شەهید محەممەد یەکێکە لەو کەسانەیە کە لە سەنگەرەکانی شەڕدا بەشداری تێکۆشان بووە. دوای وتارەکان ناسنامەی شەهید خوێندرایەوە و ڕادەستی بنەماڵەکەی کرا و باوتنەوەی دروشم تەرمی شەهید بە خاک سپێردرا.
لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی تایبەت بە دۆخی سووریا گێر پێدەرسن نوێنەری تایبەتی نەتەوە گرتوەکان لە سووریا ڕایگەیان گە ڕێوشوێنی بنیادنانی متمانە نەگیرێتە بەر ئەوە ئاگرباس بە ناسەقامگێری دەمێنێتەوە و یەکپارچەی سووریا با دیالۆگ و لێک تێگەیشتن دێتە دینەک با خوێن ڕشتن. پێترسن دووپاتی کردەوە باوردی چاودێری بارودۆخی سوڤەیدا دەکەن و هیوای خواست کە ئەو بەرپرسانی کە دەستیان لە پێکدادانەکانی سوڤەیدادا هەیە بەبێ گوێدانە لایەنگریەکان دادگایی بکرێن. هەروەها نوێنەری تایبەتی نەتەوەی گرتوەکان لە سووریا داوای قۆناغێکی گواستنەوەی شەفاف و باوەڕ پێکراوی کرد و جەختیشی کردەوە قۆناغی ڕاگوزەر دەبێت ببێتە هۆی داڕشتنی دەستورێک کە گوزارش لە ئیرادەگەلی سووریا بکات باگشتی سەبارەت با ڕێکەوتنی نێوان دەسەڵاتی ڕاگوزەری دیمەشق و قەسەدەش بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە داوای بەردەوامی هەوڵەکانی کرد و جەختیشی کردەوە کە کار دەکەن بۆ گەڕانەوەی ئارەزومەندانی پەنابەر و ئاوارە سووریەکان بۆ زێدی خۆیان. لە ئەرژەنتین لەلایەن دەست پێشخەری ئازادی بۆ ئۆجەلان لە چوارچەوەی کەمپەینی دەمەوێت سەردانی ئۆجەلان بکەم کەمپەینی کۆکردنەوەی واژۆ دەستی پێکردووە و چەندین سەندیکا و پارتی سیاسی و بۆ زوتنەوەی ژنان و ڕێکخراوی مافی مرۆڤ لە سەرانسەری وڵاتەکە پشتگیریان لە کەمپەینەکە کردووە. لەگەڵ ئەوەی کە 6 واژۆ کۆکراوەتەوە داواکاریەک بۆ وەزیری دادی دەوڵەتی تورکیا یەلماز تۆنج و باڵێزی تورکیا لە ئەرژەنتین سولیمان ئۆمۆز نووسرا بوو داوای ئازادی ڕێبەر ئۆجەلان و زیندانیانی سیاسی کرا. دەستەیەک لە چالاکوانانی مافەکانی مرۆڤ دوێنێ هەوڵیاندا واژۆ کۆکراوەکان ڕادەستی کۆنسۆڵخانی تورکیا لە بۆینس ئایرس بکەن بەڵام بەرپرسانی کۆنسۆڵخانەکە داواکاریەکە و واژۆکانیان قبول نەکرد و دواتر چالاکوانان بە ڤیدیۆیەک پەیامی خۆیان بڵاو کردەوە و ڕایانگەیان واژۆکان لە ڕێگەی ئیمەیلەوە بۆ وەزارەتی داد و کۆنسۆڵخانەکە دەنێرن. لە پەیامە ڤیدیۆیەکەیاندا ڕایانگەیان بۆ مسوگرکردنی ئازادی بەڕێز ئۆجەلان و ڕەخساندنی هەلومەرجی سەردانیکردنی هاتوونەتە ئێرە و سیاسەتمەدار و پارێزەرانی مافەکانی مرۆڤ و کەسانێک لە سەرانسەری جیهانەوە دەیانەوێت سەردانی بەڕێز ئۆجەلان بکەن و کۆنسۆڵخانەکە داواکەمانی ڕەت کردوێتەوە بەڵام دەستبەرداری داواکەمان نابین و داوای ئازادکردنی زیندانیانی سیاسی دەکەین. لە هەرێمی ستافراپۆلی رووسیا هەڵمەتی 15 ئاب با چالاکیەکی کەلتوری پیرۆزکرا. ئەندامی تەفگەری ئازادی لە ئاهەنگەکەدا دەربارەی 15 ئاب قسەی کرد و جەژنی ژیانەوەی لە هەموو شۆڕژگەران و بەتایبەت ڕێبەر ئۆجەلان پیرۆز کرد. هەروەها هەڵسەنگاندنیشی بۆ مێژوو و ئەنجامی شەڕی چەکداری و ئاستی هێزی چەکداری و ڕۆڵیان لە ئازادی گێلاندا کرد. پاشان ئەندامی ئۆتۆنۆمی کوردانی ستافرۆپۆل محەممەد فەرمان ئاڕاگەیان قسەی کرد و جەژنی ژیانەوەی پیرۆز کرد. دوای چەند بوتەیەک بەرنامەی ئاهەنگەکە با گۆرانی و هەڵپەڕکەی کوردی بەردەوام بوو. شەوی ڕابردوو هێزانەکانی سلێمانی هەموو بازگەکانی سەبووری سلێمانیان داخست و هاوکاتگەماڕۆی هۆتێل لالەزار و دەوروبەریاندا کە ماڵی لاهور شێخجەنگی سەرۆکی بەرەیگە لەوەیە. نزیکەی کاژمێر سێی بەیانی پێکدادانی قورس لا نێوان هێزە ئەمنیەکان و هێزەکانی لالەزار دروست بوو. چەکی سوک و قورسی تێدا بەکارهێنرا و لە چەندین شوێنی لالەزاریش ئاگر کەوتەوە. بە پەیزانیاریەکان دوای نزیکەی 4 کاژمێر لا پێکدادانی قورس هەریەکە لە لاهور جەنگی و براکانی ئاسۆ و پۆڵە دەستگیرکراون و ڕێبوار حامی حاجی غاڵیش بەرپرسی هێزەکەی لالەزار خۆی ڕادەست کرد. سەرچاوەکان هەروەها ئاماژە بۆ دەکەن کە پۆڵە شێخجەنگی با برینداری دەستگیر کراوە و لە ئەنجامی پێکدادانەکانیشدا 2 ئەندامی هێزانەکان کوژراون و 15 کەسیش بریندارن. بریندارەکان بە پەیزانیاریەکان برینەکانیان سوکە و لە ئێستادا لە نەخۆشخانە بۆ وەرگرتنی چارەسەری پیویستن. تا ئێستا ژماری کوژرا و بریندارانی هێزی لالەزار ڕانەگەیاندراوە.
هەروەها سەرچاوێکی ئەمنی لە باشوڕێگەن لاهور شێخ جەنگی و دوو لە براکانی لە شەڕەکەی سلێمانیدا دەستگیر کراون و دواتر براونەتە دەباشان و لای بافڵ تاڵبانی دەست بەسەر کراون. ئەو برایانەی لاهور شێخ جەنگی کات دەستگیر کراون هەرێکە لە پۆڵا شێخ جەنگی و ئاسۆ شێخ جەنگین و با پێزانیاریەکان پۆڵا شێخ جەنگی با برینداری دەستگیر کراون. لالایەکی تریشەوە هێزەمنیەکانی سلێمانی دوای گرتنی لالەزار و دەستگیرکردنی لاهور شێخ جەنگی و برا و کەسە نزیکەکانی فەرمانی ڕوبەڕووبوونەوەی هەر جوڵەیەکی گوماناوی و دەستگیرکردنی هەر کەسێکیان پێدەدرێت کە بیەوێت وەک پشتیوانی لاهور شێخ جەنگی گربوونەوە بکات و ناڕزایەتی دەرببڕێ. با پێی زانیاریەکان لا دوای گرتنی لالەزار و دەستگیرکردنی لاهور شێخ جەنگی و برا و کەسە نزیکەکانی سەرجەم هێزانیەکان لە ناوشار بڵاویان پێدەکرێت و لە حاڵەتی ئامادە باشیدا دەمێننەوە و فەرمانی گرتن و ڕوبەڕووبوونەوەی هەرکەس و حاڵەتێکی گوماناویان پێدراوە. ئەنجومەنی مامۆستایانی سنە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕایگەیاند لە بەردەوامی سەرکوتکردنی مامۆستایانی کورد 14 مامۆستا لە شارەکانی سنە و سەقز و دیواندەڕە ڕوبەڕووی سزای قورس بوونەتەوە لەوانە دەرکردن خانەنشینی زۆرەملی و دوورخستنەوە. هەروە ئەنجومەنی مامۆستایان ڕاشی دەگەیاند ئەو مامۆستایانە لەلایەن لێژنەی پێداچوونەوەی لێکۆڵینەوە لە سەرپێچی ئیداریەکانی وەزارەتی پەروەردە و فێرکاری ئێرانەوە سزا دراون. ناوی مامۆستاکان بریتین لە مەجید کەریمی، غەیاس نعمەتی، سەلاح حاجی میرزایی و نەسرین کەریمی و لەیلا زارعی و فەیسەڵ نووری و پەرویز حەسەنی و کاوە محەممەد زادە و هیوا قوڕیشی و ئومیر شا محەممەدی و شەهرام کەریمی و لوقمان ئەڵڵا مورادی و سولەیمان عەبدی و مەحیەدین ڕێحانی لە ڕاگەیاندراوەکەدا ڕەخنە لە دەسەڵاتی ئێران گیراوە و پەروەردا بە گرنگترین دامەزراوی هەر کۆمەڵگەیەک پێناسەکراوە کە بەهۆی کورتهێنانی بوجە و کەمی مامۆستا ڕووی قەیرانێکی گەورە لە ئێران بۆتەوە. سەرۆکی لێژنەی دیالۆگی لۆبنانی فەلەستینی ڕامز دیمەشقیە ڕایگەیاند قۆناغی یەکەمی پرۆسەی ڕادەستکردنی چەک لە کەمپی پەنابەرانی فەلەستینی دەست پێ دەکا. هەروەها و تووشێتی کە پرۆسەکە لە کەمپی پەنابەرانی بولج ئەربەراجنە لە بەیروت دەست پێ دەکا و یەکەم گروپ دەبن کە چەکەکانیان ڕادەسی سوپای لۆبنان دەکەن. ئەم هەنگاوە وەک سەرەتای قۆناغێکی نوێ دەبینرێت بۆ چارەسەری کێش ئەمنیەکان و چەسپاندنی ئارامی لە کەمپی پەنابەرە فەلەستینیەکان لە لوبنان. کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنە لە خێر و خۆشیدا.